نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. فاکتەری ئینسان نابێت فەرامۆش بکرێت. پێغەمبەری سەروەرمان بە درێژایی ژیانی پیرۆزی توخمی مرۆڤی فەرامۆش نەکردووە، تەنانەت لەو وەختەشدا کە هاوڵانی دەنارد بۆ بەرەکانی جەنگ. ئەو بابەتانەی پەیوەندیان هەبوو بە ئینسان و زانست و هزرەوە هەمیشە لە بەرچاو بوون، واجی بایەخ بوون. ئەمەش لەبەر ئەوەی نەبادا کۆمەڵگە لە ڕووی ژیانی فکری و زانستیەوە دووچاری هەژاری بێت. خۆ دەبوو هەروەش بوایە. ئەوە تا قورئانی پیرۆز دەفەرموێت: وما كان المؤمنون لينفروا كافة فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين ولينذروا قومهم إذا رجعوا إليهم لعلهم يحذرون. جاڕەوانیە هەرچی ئیماندار هەیە بە جارێک بچن بۆ غەزا یان بۆ هەر کارێکی پێویست. دەی بۆچی لە هەر هۆز و دەستەیە کەسانێک نەچوون بۆ خوێندن تا شارەزا بن، لە ئاین تێبگەن و فێر ببن و کاتێک کە گەڕانەوە بۆ لایەن قەومەکەیشیان تێبگەن و فێریان بکەن بۆ ئەوەی ئەوان هۆشیار ببنەوە و خۆیان بپارێزن لە گوناه و خوا لە خۆ نەڕەنجێنن. بەڵێ تەنانەت ئەو کاتەش کە ئیمانداران جیهاد دەکەن پێویستە کۆمەڵێک بمێننەوە و شارەزا ببن لە ئاینەکەیە بۆ ئەوەی کاتێک ئەوانی ترگەڕانەوە ئەوانیش فێر بکەن. بگرە لەو بارودۆخەشدا کە جیهان فەرزی عینە، هێشتا هەر دەبێت دەواازەی مەڵبەند و ناوبەندە زانستی و کللتوریەکانتان لەسەر پشت و کراوە بن. خۆ ئەگەر دوژمن لە هەموو لایەکەوە هێرشی کردە سەرتان و ئێوەش بە ناچاری دەرگەی ناوەندە معریفیەکانتان داخست و ڕووتان کردە بەرەکانی جەنگ، ئەوسا وڵات لە بواری زانست و ڕووناکبیریدا زیانێکی زۆری بەردەکەوێت، ئەگەرچی سەرکەوتنیش بەدەست بهێنن. هەر بۆیە ئیسلام ئامۆژگاریمان دەکات کە تەنانەت لەو بارودۆخەنە ئاسایی و سەختانەشدا کۆمەڵێک لە خەڵک گل بدرێنەوە و نەڕۆن بۆ بەرەکانی جەنگ تاکو یەکلایی ببنەوە بۆ خزمەتی زانست و ڕووناکبیری. ئەمە ئەوە دەگەیەنێ کە سەروەرمان لە سەختترین هەلو مەرجیشدا ئاوردانەوەی لە زانستخوازی و بزاوی ڕۆشنگەری فەرامۆش نەکردووە. ئەوانەی کە نەدەڕۆیشتن بۆ بەرەکانی جەنگ خۆیان تەرخان کرد بۆ زانست و زانیاری. وەک پێشتریش وتمان، ژمارەی ئەوانەی لە سەرەتای بانگەوازی ئیسلامدا نووسین و خوێندنەوەیان دەزانی بە پەنجەکانی دەست دەژمێردران، کەچی پاش 20 ساڵ کەسێک نەما خوێندەواری نەبێت. دیارەوە هانجامێکیش ئاکامی هەوڵ و کۆششی سەر و مەڕی پێغەمبەر بووە لەو مەیدانەدا. بەڵێ پێغەمبەر عەلەیهی ئەلف سەڵاتی وەسەلام هیچ کات سستی نەنواندووە لە برەودان بە فاکتەری ئینسان و دەیزانی کە بناغە و بنچینەی گەلێکی تەندروست پێگەیاندنی تاچی تەندروستە بە هەموو لایەنەکانیەوە. گرنگی داوە بە فێرکاری و فەرمانیشی کردووە کە گرنگی پێ بدرێت. بابەتە تیۆریەکانی خستوەتە قالبی ئەزموونی کرداریەوە و بە وێنەی مامۆستایە قوتابی پێگەیاندووە و لە دنیایەکی مردوودا و لە نێو کەسانێکی بەناو زیندوودا ژینگەیەکی زانست دۆست و ئیمانداری دروست کرد. لە دوای بناغەدا ڕێژ و تەلارسازی یەکەمیش ئیتر کۆمەڵگە خۆی لە ناوخۆیدا کارجێڕ و بەڕێوەبەرەکانی بەرهەم دەهێنێت. ئەمەش بۆ خۆی حاڵەتێکە نابێت لەگەڵ ئەوەی پێشتردا تێکەڵ بکرێت. بەڵێ کۆمەڵگەیەکی کراوە بەڕووی زانست و فکر و هونەردا لەلایەن کەسانێکی وەک خۆیەوە بەڕێوە دەبرێت و ئەو کەسانە هەمیشە لە حکمی کاکڵە و سەرتوێژی ئەو کۆمەڵگەیەدا. هەروەک چۆن سەرتوێژی شیر هەر شیرە، بەو جۆرە ئەگەر لە بنەوە زانست و فیکر و هونەر هەڵبقڵێت بە دڵنیاییەوە سەرتوێژیش هەر شتێک دەبێت لەوانە. سەردارمان لە ڕێی چەند وشەیەکی پوخت و پڕمانەوە ئاماژە بۆ ئەم ڕاستیە دەکات و دەفەرموێت کەما تەکون و یوەلی عەلەیکم، ئێوە خۆتان چۆن بن ئاوەها فەرمانڕەوایی دەکرێن. وڵات بە تاکە پێگەیشتوەکانیەوە ئاوەدانە. لە قورئانی پیرۆزدا چەندین ئاەتەن فەرمان دەدەن بە گرنگیدان بە ڕەگەزی مرۆڤ و هانی مرۆڤ دەدەن لەو ڕۆوە. بە توێژینەوەی سەرجەمە و ئاەتانەش ئەو بایەخە ڕۆشن دەبێتەوە کە ئاینی ئیسلام بە مرۆڤی دەدات. جا لەبەر ئەوەی نامانەوێت لێرەدا بچینە درێژەی ئەو باسەوە، بۆیە بە مەبەستی دەستخستنی بیرۆکەیەک تەنها دەچینە خزمەت یەک دوو ئاەت تا بیرۆکەیەکی سەرەتاییمان سەبارەت بە بابەتەکە بدەنێ. وَلْتَكُن مِّنكُمْ أُمَّةٌ
أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون. پێویستە لە ئێوە ئومەتێک پێک بێت یاخود با هەمووتان ئومەتێک بن کە بانگەواز بکەن بۆ خێر و چاکە، فەرمان بدەن بە هەموو کارێکی باو و دروست، قەدەغەی هەموو نادروستیەک بکەن، ئەوانە هەر سەرفرازن. كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. بەڕاستی ئێوە چاکترین ئومەتێکن کە بۆ سوودی خەڵکی هێنراونەتە مەیدانەوە، چونکە فەرمان بە چاکە دەدەن و قەدەغەی خراپە دەکەن و باوەڕی دامەزراوتان بەخوا هەیە. ئەم ئاەتانە و هاوشێوەکانیان لە گۆشەنیگای گرنگیدانی ئیسلام بە ئینسان و زانستەوە تا بڵێی مانادارن. ئیسلام بە باشترین شێوە و هاوسەنگترین تەرس مامەڵە لە تەک دڵ و ڕۆح و هەست و هزر و لایەنە ناسکەکانی ئینساندا دەکات و بەرەو ئەو مەبەستە ئاراستەیان دەکات کە لە پێناویاندا دروست کراون، واتە نەوەلاوەنان و نەنا هاوسەنگی و بێپێودانگی، بەڵکو کاراکردنی هەمویان و تەماشاکردنی ئەو دی و پەردەی بوونەوەران. پێغەمبەری خۆش بە درێژایی ژیانی مبارەکی ئەم لایەنانەی فەرامۆش نەکردووە. لە ڕاستیدا ئەمە بۆ کەسایەتی ڕابەر و پێشەوە لەو پەڕی گرنگیدایە، ناهاوسەنگی و لار و خواری لە ئارادانین، بەڵکو بەو هەموو هەست و نەستانەوە ڕوو دەکەنە بینینی ئەو دیوی پەردەکانی بوون. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم باسەی بە درێژایی ژیانی پیرۆزی فەرامۆش نەکردووە. ئەمەش سەبارەت بەڕابەر خاڵێکی زۆر گرنگە. چەندەها پێشەوە و ڕابەری وا هەبوون لە سەروبەندی چاوەڕوانی سەرکەوتندا تووشی نوشوستی هاتوون، چونکە نەیانتوانیوە سوود لە وزەی تاکەکانی بەردەستیان و توانە مرۆییەکانیان وەربگرن. ڕاستتر بڵێم لە دەواازەکانی سەرکەوتندا نەیانتوانیوە گردنی خۆیان لە تەوقی شکست قوتار بکەن. جێی خۆیەتی لێرەدا ئاماژە بەوە بدەین کە ئەوانەی سایکۆلۆژیای کۆمەڵ دەقۆزنەوە و خەڵکی دەڕژێنە سەر شەقامەکان سوود لە وروژاندنی هەستەکان وەردەگرن، بەڵام ئەمە لەو کارانەدا کە داخوازی بەردەوامین هیچ دادیان نادات. ئاشکرایە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەرگیز بیری نەکردوێتەوە لەوەی تەنها بە وروژاندنی هەست و عاتیفەی خەڵکی بخاتە دوای خۆی، چونکە ئەوانەی بۆ عاتیفەیە کۆ دەبنەوە لە ژێر کاریگەری هەست و عاتیفەیەکی تردا بڵاوی لێ دەکەن و بە تاقی تەنیا جێی دەهێڵن. دەی ئەوە تا هەوڵانی پێغەمبەر تەنانەت لە سەختترین و دژوارترین ساتە وەخت و گرفتیشدا لێی دوور نەکەوتونەتەوە و دەستبەرداری نەبوون. نەکرد دەستبەرداری نەبوون، بەگرە بە گیان و ڕەحیان فیدای دەبوون و شەهیدبوونیان لە پێناو ئەو بانگەوازەکەیدا بە قەرزی گیان و ئاواتی ژیانیان دەزانی. بەکارهێنانی تاکە تاکەی هەستەکانی تریش بە هەمان شێوەیە. با بگەڕینەوە سەر باسەکەی خۆمان. بەڵێ ئەگەر وڵاتێک ئاوەدان بێت ئەوە بە مرۆڤەکانیەوە ئاوەدانە. پێغەمبەری خوۆش هەر ئەوەی کرد. ئەو کەسانەی دەیناردن بۆ وڵاتە جۆرا و جۆرەکان ئەو پەڕی شارەزایی و داناییان دەنوان لە بەڕێوەبەرنی دەوڵەتدا و لەکردنەوەی قوتابخانە و ناوەندەکانی زانستدا تووشی هیچ جۆرە شکستێک نەدەهاتن. ئەمەش ئەو ڕاستیمان بۆ دەردەخا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شوێنکەوتەکانی زۆر بەباشی پەروەردە کردووە و بۆ کارە سەختەکان سازی کردوون، لە سەرووی هەموو شتێکیشەوە بایەخی یەکەمی بە مرۆڤ داوە.